هاوڕێنم کاتتان باش بەخێربێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ڤیدیۆی ئەم جارەمان بەشی دووەم یاخود تاوکەری ڤیدیۆکەی پێشومە کە لە یوتیوب پۆستم کرد پێش چەند ڕۆژێک، پرۆگرامی PMP هەرێمی سەسکەچوان. لە ڤیدیۆی ئەمڕۆ هەنگاوەکانی پڕکردنەوەی فۆرمی Expression of Interest باسەکەین. Expression of Interest چییە؟ هەر پرۆگرامێک لە کەنەدا، هەر پرۆگرامی PMP هەر هەرێمێک پێش ئەوەی تەقدیمی پرۆگرامەکە بکەیت دەبێت Expression of Interest پڕ بکەیتەوە و بینێری بۆ هەرێمی سەسکەچوان. ئەگەر بەدڵیان بوو ئیمێڵت بۆ ئەنێرنەوە ئەڵێن ئێستا تۆ ئامادەی دەست پێ بکە بە پڕکردنەوەی فۆرمی PMP. ئەگەریش وەڵامت نێنەوە ئەوە ئەکە تۆ ناوت نەهاتۆتەوە و پێویست ناکە PMP پڕ بکەیتەوە. لە گوگڵ ئەنووسم Saskatchewan PMP، ئەچمە سەر وێبسایتی سەرەکی هەرێمی سەسکەچوان، ئەم لینکە ئەکەمەوە، International Skilled Worker داگرم. لێرە ئەمەوێ بزانم ئەو خەڵکانە یاخود ئەو پیشانە کامانن کە ئەتوانن سوودمەند بن لەم پرۆگرامە. ئەچمە سەر Occupation in Demand and Express Entry Occupation Requirements داواکاریەکان. لێرە نووسراوە چی؟ ئەڵێ ئەگەر تۆ پیشەکەت ئەکەوێتە گروپی A B 0 A B و 0 ئەوە تۆ ئەتوانی تەقدیمی ئەم پرۆگرامە بکەیت، بەڵام بەمەرجێک لیستێکی یاوە پێت ئەڵێ ئیشەکەت لەم لیستە نەبێت، نەک ئیشەکەت لەم لیستە بێت. یعنی ئەم لیستە excluded یعنی چی؟ یعنی جگە لە. ئەڵێ تۆ یەکەم مەرجی سەرەکی ئەبێ ئیشەکەت لە گروپی A B یاخود 0 بێت، بەڵام جگە لەم لیستەی خوارەوە کە ئێستا لیستەکە سەیرەکەین. Download Excluded Occupation List. با بزانین ئەم لیستە کامانن. لێرە زۆر بە ڕوونی نووسراوە ئەگەر تۆ ئیشەکەت 0 لە گروپی 0 A B بێت و یەکێک بێت لەم ئیشانە، ئەوە تۆ ناتوانی تەقدیمی Occupation in Demand بکەی بۆ لەبەرەوەی ئەبێتۆ لەم حاڵەتە ئەبێ جۆب ئۆفەرتە بێ. بۆی بزانی ئایا ئەتوانی تەقدیم بکەی یانە سەیری ئەم لیستە بکە. ئەگەر ناوت لەم لیستە نەبوو، یعنی ئەو پیشەی لە کوردستان هاتە لەم لیستە نەبوو، ئەوە ئەتوانی تەقدیم. تا ئێستا من چیم زانیم ئەبێ ئیشەکەم لە گروپی A B یاخود 0 بێت جگە لە ئەم لیستە. ئێستا چی یەکەم؟ ئەچم Expression of Interest پرۆفایلێک بخۆم ئەکەمەوە. لێرە نووسراوە International Skilled Worker Occupation in Demand، ئەمە داگرم. لێرە نووسراوە How to Apply Online، ئەمە داگرم. ئەکاونتێک بۆ خۆم دروست دەکەم، Create an Account. زانیاریەکانی خۆم داخلەکەم. لێرە ئەمە هەڵەبژێرم، من کاندیدم، اینجا Continue. لێرە تەنها پڕکردنەوەی زانیاریە. اینجا هاوڕێیان هەر کاتێک کە زانیاریەکانت داخل کرد پێت ئەڵێ ئەو ئیمێڵی کە داخلت کردووە پاسوۆرد و یوزەرنەیمێکت بۆیێت بە شێوەیەکی کاتی ئەتوانی ئەو یوزەرنەیم و پاسوۆردە بەکاربێنی. بۆیە ئێستا من سەیری ئیمێڵەکەم کرد، یوزەرنەیم و پاسوۆردەکەیان بۆ ناردووم. لێرە داخلی یەکەم و لۆگ ئین داگرم. لەم هەنگاوە ئەتوانی پاسوۆردێکی تازە بۆ خۆت دروست بکەی. ئەو پاسوۆردەی کە بۆ ئیمێڵەکەت یەت بە شێوەیەکی کاتی ئەدەنێ و پاسوۆردە ئەبێ. لێرە پاسوۆردێکی نوێ بۆ خۆت داخل بکەیت. لێرە I agree داگری و دەستەکەیت بە پڕکردنەوەی فۆرمەکان. نووسراوە Please click here to begin. اینجا هاوڕێیان لەم هەنگاوە توانی سەیری هەنگاوەکانی من بکەیت، بەڵام ئەو شوێنانی کە زانیاری خۆتە زانیاریەکانت بگۆڕی. لێرە سەیری هەنگاوەکان بکە و سەیری وەڵامەکانی من بکە، هەمان شت هەڵبژێرە.
هاوڕێیان لێرە لەم پرسیارەکەڵێ please select your intended occupation لێرە ئەتوانی ئیشەکەی خۆت بدۆزیتەوە لەم لیستە چونکە تەنها ئەوانەی ناویان لەم لیستە هەیە ئەم پرۆگرامە شمولیانەکە بۆ نمونە ئەگەر تۆ HR مانەجەری لە کوردستان کۆدی ئیشەکەت 0112 ئەتوانی تەقدیم بکەیت بۆیە ئاسانترین ڕێگە بۆ دۆزینەوەی ئیشەکەت کە ئایا تۆ توانی ئەم پرۆگرامە پڕ بکەیتەوە یاننا سێری ئەم لیستە بکە بزانێ ئیشەکەت لەم لیستە هەیە یاننا ئەگەر لەم لیستە هەبێ ئەوە شمولت ئەکا ئەگەریش نەبێ ئەوە ئەم پرۆگرامە شمولی تۆ ناکە بۆ نمونە ئەگەر کەسێک شێف بێت لە ڕێستۆرانت ئەوە شتێکی زۆر باشە شێف پێویستی بە مۆڵەتی سەندیکاش نییە ئەتوانن تەقدیمی ئەم پرۆگرامە بکەن بۆ نمونە من شێف هەڵەبژێرم یعنی چی ئەم ڕستەیە کە نووسراوە please check to see if your occupation is regulated or requires professional certification by visiting ئەڵێ ئاگادار بە هەندێک ئیش هەیە پێویستی بە مۆڵەتی سەندیکای هەرێمی سەسکەچوان هەیە بزانە ئەو ئیشەی تۆ کە هەڵت بژاردە و پێویستی پێێتی یاننا ئەگەر مۆڵەتی سەندیکات نەبێ هەر ئەتوانی تەقدیمی ئەم پرۆگرامە بکەی ئاگادار بە زۆر ئاساییە هەنگاوی یەکەم پڕەکەیتەوە بۆ نمونە تۆ ئەندازیاری میکانیکی ئەندازیاری شارستانی مەدەنی ئەتەوێت تەقدیم بکەیت ناوەکەت لێرە هەیە پیشەکەت لەم لیستە هەیە ئەتەوێت تەقدیم بکەیت لەبەرەوەی تۆ ئەندازیاری پێویستیت بە مۆڵەتی سەندیکا هەیە تۆ ئەم هەنگاوە هەر پڕەکەیتەوە خۆی نووسراوەڵێ ئەگەر هەنگاوی یەکەمت پڕ کردەوە ئیمێڵمان بۆ نارد بۆ PMP بۆ هەنگاوی دووەم ئەو کاتە تۆ دەستەکەی بە پرۆسەی بەدەستهێنانی مۆڵەتی سەندیکای ئەندازیارانی هەرێمی سەسکەچوان ینی کێشەنی ئەگەر نیتە مۆڵەتی کارت نییە کێشە نییە چکە خۆیان ئاماژەیان بۆ کردووە تۆ هەر ئەتوانی بەردەوام بی و ئەم فۆرمە هەر پڕ بکەیتەوە ئەگەر پێویستیت بە مۆڵەت بەیان بە مۆڵەت نەبێت لێرە پێت ئەڵێ چی؟ ئەڵێ بەپێی ئەو وەڵامانەی کە تۆ هەڵت بژاردووە تۆ تەقدیمی International Skilled Worker Occupation in Demand دەکەیت ئایا ئەم شتە ڕاستە یاننا تۆ ئەڵێی بەڵێ ئەمە ئەو پرۆگرامەیە لە هەرێمی سەسکەچوان من تەقدیمەکەم دوای ئەوە لێرە next داگری جا دیسان next لێرە خاڵەکانی خۆت کۆکەیتەوە بزانی چەند خاڵ وەرەگری لەسەر سەودە خاڵت هەیە بێ بەلانی کەم 6 خاڵت هەبێت بۆ نمونە ئەڵێ چی تاو کردووە من ئەڵێم بە کەلۆریۆس ئەوە 20 خاڵم وەرگرت ئەڵێ ئایا تۆ ئەو ئیشەی کە هەڵت بژاردووە هیچ بەڵگەیەک هەیە کە تۆ شێفی لەو ڕێستۆرانتە یاخود تۆ ئەندازیاری لەو کۆمپانیایی کە تۆ باسیەکەی تۆڵی بڵێ لەبەرەوەی ئەبێ پشتگیری کاربێنی و بیسەلمێنی کە تۆ بۆ نمونە مۆڵەتی سەندیکات هەیە لە کوردستان ئەگەر ئەندازیاری بۆ نمونە ئێستا ئێمە شێفمان هەڵبژاردووە بێت لە ڕێستۆرانتەکەەوە بەڕێوەبەری ڕێستۆرانتەکەیان خاون ڕێستۆرانتەکە ئەو شتە بسەلمێنێ کە تۆ شێفی ئەو ڕێستۆرانتی لێرە هاوڕێیان ئەبێ credential assessmentت هەبێت یعنی چی یعنی شەهادەکەت پشڕاستکردنەوەی بۆ کرابێت لە وێبسایتی وێز ڤیدیۆکەم داناوە توانن سێریکەن کە چۆن شەهادەکانی خۆتان تەزدیقەکەن لە کەنەدا ئەوە ڤیدیۆکەی ئەتوانن سێریکەن ئەم پرسیارە ئەڵێ ئایا تۆ بایی ئەوە پارەت هەیە لە بەرەوەی کە ئەم پرۆگرامە جۆبۆفەری لەگەڵنی ئەڵێ بایی ئەوە پارەت هەیە بێ لە کەنەدا خۆت و خێزانەکەت کێنە سەسکەچوان بۆ ماوەیەک لەوێ خۆتان بژێن وفاتی ژیانی خۆتان ئامادە بکەن تۆڵی بەڵێ لەبەرەوەی ئەم occupation in demand سەرەتا کە ئەچیتە سەسکەچوان ئەگەر ناوت بێتەوە لە PMP ئیشت نییە بێ خۆت بەدوای ئیشا بگەڕێ لێرە پێتەڵێ لە 2 ساڵی ڕابردوو چەند ساڵ ئەزمموی کارت هەبووە من 5 هەڵەبژێرم ئەوە 10 خاڵە و ئەڵێ لەم 6 ساڵەی پێشوو چەندێکی ئیشت کردو چکە مەرج نییە 10 ساڵی ڕابردوو هەر 10 ساڵی ئیشەکەت کرد بێ یاخۆت
هەندێک کەسێ لەوانەیە 3 ساڵ ئیشیان کرد بێ دوای ئەوە ئیشیان نەبێ بۆ ماوەیەکە جا دیسان ئیشیان دەستکەوت بێتەوە بۆ نمونە من لێرە نووسم 4 بۆ 4 خاڵە نووسراوە 4 points جا هاوڕێیان ئاگادار بن ئەگەر تۆ جەنەرال ترینینگت هەیە ئەوە زۆر باشە ئەگەریشنیتە ئەبێ تاقیکردنەوەی ئایلتس بکەی یعنی ئەمە بەبێ تاقیکردنەوەی ئایلتس نابێت زۆر دڵنیانیم ئەگەر لە ئێستا بتوانی فۆرمەکان بنێری بەبێ تاقیکردنەوەکە بەڵام ئەگەر بەتەمای باشترە تاقیکردنەوەکە بکەی اینجا پڕێکیتەوە یاخود هیچ ئێستا ئەمە هیچ دانانی هەروە بزانین هێلێ پرۆفایلەکە بنێرین بەبێ تاقیکردنەوەی ئایلتس ئەڵێ تەمەنت چەنە لەو کاتێک کە تەقدیمەکەی من لە نێوان 22 بۆ 34 دای ئەنێم کە 12 خاڵە ئەگەر سیف داگری پێت ئەڵێ شتێک ماوە کە پڕت نەکردوتەوە ئەمە کەواتە ئەمە مانای ئەوەیە first official language کاتە ئەبێتۆ ئایلتست هەبێت general training ئەنجا بیت ئەم expression of interestە پڕ بکەیتەوە بەڵام ئێمە چی یەکەین بەس بۆی دڵنیا بینەوە بزانین ئەتوانین بینێرین یان نا نووسراوە would you like to save your progress anyway من ئەمە داگرم زانین ڕێگەمان ئەیە expression of interest بنێرین بەبێ تاقیکردنەوەی ئایلتس لێرە ڕێگەم پێ نایە بڕۆمە هەنگاوی سێیەم بۆی سەبمت یاخود بینێرم ئایەکەم بنێرم فۆرمەکەم بنێرم لەبەرەوەی لە تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی هیچم دانەناوە کەواتە ئەم پرۆگرامە ڕێگەت پێ نایە فۆرمەکە پڕکەیتەوە ئەگەر تاقیکردنەوەی ئایلتس جۆری جەنەرال ترینینگت نەبێت بۆیە ئەبێ بڕۆین ژمارەیەک دانین لە خۆمانەوە بڵێن 5مان هەیە لە ئایلتس بەس بۆ ئەوی ڕێگەمان بیا کە فۆرمەکە بنێرین بۆ نمونە منەڵێن 5م هەیە 14 خاڵە یعنی تۆ ئەگەر 5یش بێنی لە جەنەرال ترینینگ 14 خاڵ وەرەگری زۆر باشەوە لێرە ئەڵێ چی ئەڵێ ئەم پرۆفایلی تۆ کە ئیمێری بۆمان can remain in the pool for 12 months یعنی چی یعنی بۆ نمونە ئەمڕۆ ناردە 12 مانگ ئەمێنێتەوە لای هەرێمی ساسکەچوان ئەگەر لە 12 مانگ وەڵامیان نایەتەوە ئەوە وەرنەگیراوی باشە کەواتە ئایا هیچ کاتێکی دیاریکراوی هەیە کاتێکی دیاریکراوی نییە ئەکرێ مانگێتر وەڵامت بنەوە ئەکرێ هەر قەد وەڵامت نێنەوە ئەگەر هەموو زانیاریەکانت تەواو بوو ئێستا سەبمت داگری هیتە خوارەوە لێرە نووسراوە سەبمت expression of interest هاوڕێیان کە سەبمتت داگرت لێرە ئەنووسرێ سەبمتت هەتا ئەمە نەبینی ئەوە هێشتا پرۆفایلەکەت سەبمت نەبووە یعنی نەتناردووە هەر کاتێ نووسرا سەبمتت یعنی تەواو تۆ ئەو expression of interestت نرد ئەجا چیەکی لەم ماوەیە بۆ خۆت دانیشی دوعاکەیت و چاوەڕێیەکەی ناوت بێتەوە شتێکی تر هەیە پرسیارێکی زۆر دووبارە بێتەوە ئایا ئەتوانم تەقدیمی خوێندن بکەم لە ساسکەچوان بۆ ئەوەی کە ئێستا چاوەڕێیەکەم بەڵێ ئەتوانی پرۆگرامی PMP هیچ پەیوەندی بە خوێندنەوە نیە ئەتوانی تەقدیمی خوێندن بکەی تەقدیمی ئەمەش بکەی ئەگەر خوێندنەکە ناوت هاتەوە بە خوێندن وەرە ئەگەر ئەمە ناوت هاتەوە پێشەوەی خوێندنەکەت ناوت بێتەوە بۆ خۆت ئەم ڕێگای هەڵەبژێری و زۆر ئاساییە هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە ئەتوانی تەقدیمی 3-4 زانکۆ بکەی لە ساسکەچوانیان لە هەر شوێنێکی تر یاخۆ چاوەڕێ بکەی تا ئەمە ناوتێتەوە چکە ئەمە کەس نازانێت کەی ناوتێتەوە ئەمە هەموو هەنگاوەکانی پڕکردنەوەی EOI بوو کە پێڵەن expression of interest هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر هاوڕێیان خواتان لەگەڵ و بیریشتان نەچێت پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن شەو شاد